بۆ دووەمین جارە دوای ئەنجامدانی تاقیکردنەوەی وزاری پۆلاکۆتاکان لەسەر ئاستی بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گردبوونەوەی ناڕەزایی ئەنجامدرا. قوتابیان و خوێندکاران پێیان وایە لەلایەن وزارەتی پەروەردە ستەمیان بەرامبەر کراوە و داوای گەڕانەوەی مافی خۆیان دەکەن. ئەوان پێیان وایە بەشێک لە پرسیارەکان هەڵەبوون و لە ئاستی قوتابی نەبوون. خوێندکارانیش یاداشتێکی چوارخاڵیان ئاراستەی وزارەتی پەروەردە کرد. ئێمە داواکارین لە بەڕێز وەزیری پەروەردە کە ڕەزامەندی خۆی دەربڕێت لەسەر ئەم داواکاریانەی کە هەمانە. داواکاریەکان دووبارە ئەنجامدانەوەی تاقیکردنەوەکانی کوردی و بیرکاری و ئینگلیزی یاخود مافدانەوەی خوێندکاران بە پێدانی نمرە کە هەر یەکێک لەم وانانە لە 8 نمرە کەمتر نەبێت. لە ئێستاوە لەسەر سیستەمی زانکۆڵین بڕیار بدرێت کە ئەم خوێندکارانەی لە کۆنمرەی 6ەوە خوێندکاران وەرگگرێت لە زانکۆ پەیمانگاکان یاخود دابەزانینی نمرەی کۆی بەشەکان لە 3 نمرە کەمتر نەبێت. سێم جیاوازی ڕێژەی وەرگرتنی خوێندکاران لە قوڵی یەکەم و دووەم لە 3 نمرەوە دابەزێت بۆ 2 نمرە. چارەم دوا بە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی وەزارەتی پەروەردە خوێندکاران سەرپشک بکرێت بۆ یەک وانە کە شەڕ بکات بۆ خوڵی دووەم. وێڕایمانەوەیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە بەردەم بینای پەرلەمانی کوردستان وەکو ناڕەزایەتیەک لە بەرامبەر بەدەمەوە نەهاتنیان لەلایەن لیژنەی تایبەتی پەرلەمان بەشێک لە پەرتووکەکانیان سووتاند. قوتابیان داوای سەرەتاترین مافی خۆیان دەکەن و دەڵێن ئەمە بەردەوام دەبین تا وەڵاممان دەدرێتەوە. دەیستێنم چکەکو وەزارەت خەونی منی سوتان وەزارەت خەونی 12 سارێ سوتاندم ئەم نیش دەیستێنم سوودی نەبلۆ من لۆ خەونم دەستێنی وەزارەت لۆ گوناحی من چییە؟ سەبەب چییە یاری کە دەستێنی خەونی من دەستێنی خەونی 12 ساڵم دەستێنی بەڵێ دەیستێنم زۆر بەبێ ئەوانە دەیستێنم هیچ شتێک ترسم لە هیچ کەسێک نییە با بستێن بە پارەی خۆم کردتم بە ڕەنزی بانی خۆم شێ سەعات و عەمباریم کردە کەچی پرسیاری خارجی نایتەوە کە پرسیاری خارجی ناتوە من بۆ لەسەوە بخێنم بۆ بدەمە هاوڕێکم کە ئەویش تووشەمان دەردی من بێ ئامانجی ئێمە لەو خۆپشاندانە مافی خۆمانە مافەکەمان بدەنەوە چکە لەو پرسیارانەی کە لە ئاستی مە نەبوو هاتووە چکە ئێمە نە عەرەبی نە ئینگلیزین ئەو وابزانم غەلەتی کردووە ئەو تەڵەبە عەرەبانە و ئەسلی ئەو تەڵەبە عەرەبانەی داوەتەمە کە لە هەولێرن عەرەبیم کامل لەبەرە هەموو ساڵ خاڵ ڕۆژ ناوی شاعر هەرچی بابەتی قواعیدە هەرچی ئەدەبە هەموم لەبەرە بە ناوی نۆهۆت بەسەرەوە چوومە ئیمتحانێ وەڵای 46 دەرەچیتن پرسیار هەموو خارجیە پاسێکی ڕوسیە خەر کەس لێتێ ناگا خەر بە کەس ناتوانانی عالی بکاتن بەخۆیان چە پرسیاری غەرەتێندانەیە سەرڕایەوە دەی پرسیارەکان قەرەبوو بکرێتەوە سەرڕایەوە دەی دەرەجەکان بدرێتەوە چکە تەڵەبەیە تووشی حاڵەتی دەرونی بۆ پێویستە دەرەجە بدرێتەوە ئەوان کەش پێجا نەدایتەوە گەر من حەقم نەخورابی بۆ گەرمایە نایەم خۆم بدەمە ئێرە ئەمنش خاوەن ماڵم لەگە داکم پێویست بە منە بەس ناچارم بێمێرە هەتا حەقی خۆم وەرگرمەوە کەچی ئێستا چمە لای ئەو پۆلیسانە کە ئەوانش تەبلیغ کراون ئەو نەدرێت تەڵەبە هەتا جوابمان نەدەنەوە ئەمە هەگرتبوونەوە ئەنجام بدەین بەردەوام دەبین ئەو ڕۆژ ناسبەی سبەش نادووسبەی ئەوانە بە قەس نایانە بدەرێ هەتا ڕاگەاندنی ئەنجامەکان دەیانەوە ئەنجامەکان ڕابگەین و خۆیان لە خوێندکاران بکەنەوە بەس ئەمە هەبەردەوام دەبین ئەنجامەکانش ڕابگەیەندرێت. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵ سەرڕای ئەوەی ئەندامی لێژنەی پەروەردە و خوێندنی باڵاژ نەبوو بەڵام وەکو هاوسۆزیەک سەردانی خوێندکار و قوتابیە ناڕەزاییەکانی کرد و پشتیوانی خۆی بۆ داواڕەوەکانیان دەربڕی و ڕایگەیاند حکومڕانی بەم شێوەیە بەڕێوە ناچێت. بەهۆی ئەوەی کە من لە لێژنێ کشت و کاڵ و ئاودێریم بەڵام کە زانیم کوڕە هەژار و کوڕە خوێندکار و فەقیر و تەڵەبەکان لە دەرکەن نەمتوانیم لە ژورۆدا بنیشم چا بخۆمەوە و کوڕە هەژارەکان لێرە بوەستن ئەگەر مهتەمیش نەبم بە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا نەمتوانین دابنیشتم ویژدانم هاتم دەرێ بۆی لە ڕێزی کوڕە هەژاران بوەستم ئێمە دەڵێن گەنج ژێرخانێکی نەبراوەیە ژێرخانێکی ئەسوورە ئەو هەر ڕێز لە گەنج دەگیرێ تا ئێستا قوتابی هەوڵی داوە تا وڵامە سەحیحەکان و دروستەکان وڵام داتەوە پرسیارەکان بەڵام ئەو ڕۆکە وڵامدانەوەی پرسیاری هەڵا لە ئەستۆی سەرکردە هەڵەکانی ئێمەیە. هەرچەندە گردبوونەوەکەی خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 زیاتر لە 4 کاتژمێری خایان لە بەردەم پەرلەمانی کوردستان لە ژێر تیشکی خۆر بەڵام هیچ لایەنێکی پەیوەندیدار گوێی بۆ نەگرتوون. لیژنەی خوێندنی باڵا و پەروەردە 2 کاتژمێرە لە کۆبوونەوەن دوای تەواوبوونیان لە کۆبوونەوەکە بڕیاریاندا نەچنە نێو قوتابیان و هیچ لێدوانێک بۆ دەستگاکانی ڕاگەیاندن نەدەن. ئەمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.